ئێرە کارگەی دروستکردنی نافورە و جۆرەکانی گوڵدان و کەلوپەلی جوانکاری و باخچە و مەحەجەرەیە. خاوەنی ئەم کارگەیە ئەندازیارێکی چینیە و ناوی لیۆیە. ئەم ئەندازیارە لە ساڵی 2012ەوە هاتوۆتە کوردستان و لە شاری هەولێر ئەم کارگەی دامەزراندووە. Before 5 years, I'm come here making this company. 5 ساڵ بەر لە ئێستا هاتووم بۆ کوردستان ئەم کارگەیەم دامەزراند چونکە ماوەیەکی زۆر بوو حەزم دەکرد بێم بۆ کوردستان و لێرەدا کار بکەم. ئێمە لە وڵاتی چین 32 کۆمپانیامان هەیە. بڕیارماندا لقێکی کۆمپانیاکەمان بهێنینە کوردستان تاوەکو بتوانین لەم بواری خۆمان خزمەتێک بە کوردستان بگەێنین. لە کارگەکەی ئێمە جۆرەها کەلوپەلی جوانکاری باخچە و چێلگە بەرهەم دەهێنرێت. ئێمە پلان و بەرنامەمان هەیە کە خزمەت بە بوژانەوەی کوردستان بکەین چونکە لەو بڕوایەداین ئابووری کوردستان بەرەو پێشەوە دەچێت. یەکێک لە بەرهەمە ناوازەکانی ئەم کارگەیە بریتیە لە دروستکردنی گوڵدانی گەورە کە لە ناو چێلگە و سەر شەقامەکان بۆ جوانکاری بەکاردێت. شێوازی دروستکردنی ئەم گوڵدانە بریتیە لە جیراوەیەکی تایبەت کە پێک دێت لە چیمەنتۆ و لم و خومی پارزن کراو. ئەو پێکاتەیە جوان ئاوێتەی یەکتر دەکرێت بۆ دروستکردنی گوڵدانەکە قالبێکی تایبەت لە وڵاتی چایناوە دروست کراوە و خاوەنی ئەو کارگەیە هێناوێتی بۆ کوردستان. سەرەتا بە چیمەنتۆیەکی شل تەواوی ناو قالبەکە تەڕ دەکرێت بۆ ئەوەی گوڵدانەکە بەهێز بکات. دواتر تۆڕێک دەهێنرێت و لە ناوەی گوڵدانەکە دارەنرێت بۆ ئەوەی پێکاتەکە بەباشی یەک بگرێت و ئینجا جیراوەکە دەخرێتە ناو قالبەکە. دەبێت جیراوەکە بە جوانی و بە شێوازێکی ستاندارد پەرت و بڵاو بکرێتەوە و دواتر لوس و ساف بکرێت تاوەکو لە کۆتایی شێوازێکی جوان و سەرنجڕاکێش بدات. لە کاتی دروستکردنی ئەم گوڵدانەش بەردەوام ئەندازیار خوان و لیۆ سەرپەرشتی کارەکە دەکەن و هەردووچیان ڕێنمایی دەدەن بە کرێکارەکان. دوای ئەوەی قالبەکە پڕ دەکرێت لە جیراوەکە تەلێک لە هەردوو لای قالبەکەەوە دەسەسپێنرێت بۆ ئەوەی هێزێکی بەرگری باش بە گوڵدانەکە بدات. دوای تەواوبوونی بۆ ماوەی 24 کاتژمێر هەڵدەگیرێت تاوەکو وشک دەبێتەوە. لە کۆتاییدا گوڵدانێکی لە شێوازی دار دروست دەبێت. I have 30 years to this project. I mean, China is engineer. من وەک ئەندازیار لە وڵاتی چین بۆ ماوەی 30 ساڵە لەم بوارەدا کار دەکەم و هاتوومەتە ئێرە بۆ ئەوەی بتوانم لە پاڵ کارەکەم خەڵکانێک ئاشنا بکەم بەو کارە و فێری ئەو پیشەیان بکەم. ئەوەی کە لە تەنیشتمەوە دەیبینن ئەوە یەکێکە لە بەرهەمەکانمان. لە هەموو شارێکی وڵاتی چین یەک بۆ دوو کارگەی لەم شێوەیە هەیە، بەڵام تاوەکو ئێستا کارگەی لەم شێوەیە لە کوردستان و هەروەها لە عێراقیش نەبووە.
هیوادارم ئەم جۆرە پیشەیە زیاتر بایەخی پێ بدرێت و چەندین کارگەی هاوشێوەی وەکو ئێمە بکرێتەوە، چونکە خەڵکی کوردستان زۆر حەز بەو جۆرە کارانە دەکەن بۆ ماڵ و هەروەها بۆ چێلگەکانیشیان. Some people this garden and make this. یەکێکتر لە بەرهەمە جیاوازەکانی ئەو کارگەیە کە بە شێوازێکی زۆر سادە و ساکار دروست دەکرێت ئەویش پەرژینی باخچە و پەیژەیە. پێکاتەکانی ئەو بەرهەمە بریتیە لە چیمەنتۆ و قوم و وردە بەردی تایبەت. دوای ئەوەی جیراوەکە بە ئامێرکەوە و بە جوانی ئاوێتە یەکتر دەکرێت دەبێتە پێکاتیەکی باش. ئینجا دەخرێتە نێو قالبەکان. ئەو قالبەش دەخرێتە نێو ئامێرەکەوە بۆ ئەوەی بە خێرایەکی زۆر بسوڕێنرێتەوە و بۆ ماوەی 30 خولەک تاوەکو قالبی تەواوی خۆی وەردەگرێت. دواتر دەهێنرێتە دەرەوە تاوەکو پاک دەکرێتەوە. Now, not only for quality people like it. بەرهەمەکانی ئێمە تەنیا بۆ ناوەوەی کوردستان نییە، بەڵکو بۆ ناوچەکانی باشووری عێراقیش دەڕوات. ئێمە لە هەموو ناوچەکانی عێراق کڕیارمان هەیە. بەرهەمی مانگانەی ئێمە سەروی 1000 مەتر چوارگۆشەیە. سەبارەت بەو جۆرە گوڵدانانەش مانگانە نزیکەی 24 دانا بەرهەم دەهێنین، چونکە کارکردنی ئێمە بەدەستە و زۆر وردیشە، بۆیە کاتێکی زۆرمان پێویستە تاوەکو بەرهەمی دەهێنین. ئێمە هەنگاو بە هەنگاو کارەکانمان فراوانتر دەکەین. لەو باوەڕەشدام بازاڕی کوردستان ساڵ بە ساڵ فراوانتر و هەروەها باشتریش دەبێت. بەرهەمێکی دیکەی ئەو کارگەیە بریتیە لە ڕاگری گوڵدان یاخود ژێرەوەی گوڵدان. پێکاتەکانی ئەو جیراوەیە بریتیە لە چیمەنتۆ و وردە بەرد و قوم. دوای ئەوەی جیراوەکە دەبێتە پێکاتیەکی باش بە جوانی ئاوێتە یەکتر دەبێت، ئینجا دەخرێنە و قالبە پلاستیکەکانەوە. دواتر بە بورغی سەری قالبەکان دادەخرێت. کاتێک دەخرێتی نێو ئامێرەکە بە پاڵەپەستوویەکی زۆر دەسوڕێنرێتەوە. بۆ ماوەی 20 خولەک ئینجا دەوەستێنرێت.
دوازار ڕاگرێکی لەم شێوەی لێ دروست دەکرێت. This motor machine and some material and from China. لەلایەن گروپی کۆمپانیاکانمانەوە هەموو ئامێر و قاڵبەکانمان لە وڵاتی چینەوە بۆ دروستکراوە. سەرەتا من کارمەند و کرێکارەکانم فێری چۆنیەتی بەکارهێنانی ئامێرەکان کرد. دواتر فێرم کردن چۆن کار بکەن، چونکە کاری ئێمە شارەزاییەکی تەواوی پێویستە. لە ئێستادا بە خۆشحاڵیەوە سەرجەم کارمەندەکانم زۆر باشن و بە تەواوی فێری پیشەکە بوونە. لە بەرنامەشمدایە کە کارگەکەم فراوان بکەم و خەڵکانێکی زیاتر فێری ئەم پیشەیە بکەم بۆ ئەوەی دوای من بتوانن خۆیان ئەم کارە بکەن. ڕاگری ژێرەوەی مەحەجەرە یەکێکە لە بەرهەمەکانی ئەو کارگەیە. پێکاتەکانی ئەم جیراوەیە بریتێ لە چیمەنتۆ و قوم و وردەبەرد. سەرەتا قالبەکە دەخرێتە سەر ئامێرەکەوە و ئینجا لە کاتی سوڕانەوە جیراوەکە دەخرێتە نێو قالبەکە.
دواتر قالبەکە دەکرێتەوە و ڕاگرەکە بەو شێوازە دەردەچێت. For sand, for stone, cement, this is from Iraq. بەشی زۆری پێکاتەکانمان وەکو چیمەنتۆ و لم و بەرد لە کوردستان دەکڕین. بەشەکەی تریش هەندێک دەرمانی بەهێزکردنی کەلوپەلەکانە کە ئەمەش لە وڵاتی چینەوە دەهێنین چونکە لە کوردستان بەدەست ناکەوێت. So much people long that before have quite people asking. کارەکانی ئێمە ئاسان نییە، تێچووی زۆرە. سەرەتا کڕیارەکانمان بڕوایان وابوو کە نرخەکانمان گرانە، بەڵام دوای ئەوەی بەرهەمەکانی ئێمەیان بینی چەند جارێک تاقییان کردەوە. ئەو کاتە لەوە تێگەیشتن کە لە چاو کواڵیتی بەرهەمەکانمان نرخەکانیشمان زۆر نینە. هەموو کات من هەوڵم داوە بە کەمترین نرخ بەرهەمەکانم بفرۆشم بۆ ئەوەی زۆرترین هاوڵاتی سوودی لێ ببینێت. For cement side, our maker is cheap. I like make lights for crossline and the cheap. I think so much people like this. لە کاتی تەوابوونی بەرهەمەکان بە گوێرەی داواکاری کڕیارەکان بەرهەمەکان ڕەنگ دەکرێن. ئێمە لەو کارگەیە 7 کرێکار و 2 کارمەندی کارجێڕیمان هەیە. من و ئەندازیار خوانیش سەرپەرشتی تەواوی کارەکان دەکەین. لە کارگەکەی ئێمە ڕۆژانە 8 کاتژمێر کار دەکرێت. من پلانیشم هەیە کاتی کارکردن زیاد بکەم و کارمەندی زیاتر بهێنم و من بەرنامەم هەیە فێرگەیەک بکەمەوە بۆ ئەوەی هەر کەسێک حەزی بەو کارە کرد بتوانێت فێر بێت.
هیوا دەخوازم خەڵکانێکی زیاتر بێت لەم بوارە کارگەدا بمەزرێنن. منیش بە هەموو توانامەوە هاوکاریان دەکەم و لە ڕووی هێنانی ئامێر و کەلوپەلەکان و دانانی تەواوی کارگەکە.